الو کاک ڕەزاق بەخێری فەرمودەنج ئەوە 200 تۆپ لە قاغەزە ئیتالیەکەم فرۆشتیە لۆ کاک سەرهەنجی ڕەوانکەن باشە دیاڵە خواحافیز بەخێر بێ کچم. باشی کاک جەودەر ئیشت پێم بوو بانگت کردم کچم من دەمێکە بە پەیوەندی نێوان تۆ و گۆرانی کوڕم دەزانم. ناوان نییە؟ نا هەموو کۆمپانیاش کارمەندانیش هەموو بەو بابەتیەوە دەزانن، بەڵام گرنگ ئەوەیان پشتگیریتان دەکەم، بەڵام بە شەرتە ئەگەر مەبەستان زەواجکردن بێت. ئینشاءڵڵا ئەگەر خوا بیەوە. کچم باشی دەزانم بە چ مەبەستێک دەتەوێت مێردی پێ بکەی. چ مەبەستێک؟ بەرحاڵ کچم، بەڵام من یەک داواکاریم لە تووە. بەڵێ فەرموو. دەبێ قەنەعات بە گۆرانی کوڕم بینی، واز لە نووسین و ڕۆمان و ئەو بابەتانە بینی. کاک جەودەر خۆت دەزانی گۆران بە قسەم ناکا ئینادا. کچم پێی بڵێ بڕوا بکە وەسیەت نامەیەک بە دەستی خۆم دەنووسم، لە پاش خۆم لە گشت سەروەت و سامانەکەی خۆمی بێبەشی دەکەم و هەروەها مەحکەمەش ئاگادار دەکەمەوە. ئەزە ئەتۆش جوان بینی لێ بکەوە، یان گۆرانی نووسەر یا ئەوەتە گۆرانی بازرگان. نانا بەسەر چاو خۆم قسەی لەگەڵ دەکەم، قەنەعاتی پێدێنم. ئێستاش دەتوانی بچی پەیوەندی لەگەڵ پێی و قسەی لەگەڵ بکەی. خەمت نەبی من خۆم قسەی لەگەڵ دەکەم. بەسەر ئیزنت. فەرموو. بەخێر بێ کاک سامان. زۆر سپاس نازنین خان. خوا بەخێر بێ. کاک سامان چی شەکەی؟ من خەریکی شعر و نووسینەکانم. باشە لە پاڵ نووسینە هیچ ئیشت کە ناکەی؟ جار کاری کرێکاری دەکەم. ئیش هەیە؟ باشە ئەلحەمدوللا. ئەدی هاوسەرەکەت چی شەکە؟ ژنی ماڵەوەیە. کاک سامان کرێچیت؟ بەداخەوە بڵێ. کەواتە باری ئابووریت باش نییە. بڵێ. زۆر بەداخەوە. کاک سامان قسەکت پێ دەڵێم بەس عاجز مەبە. فەرموو نازنین خان. شعرەکانت هیچ بنەمایەکی شعری تێدا نییە، تەنیا چەند قسەیە کە ڕیزت کردیە. ئەو جەبەجێم نەکەی لەو بەرژەوەندی تومە بڕۆ ئیشی بکار و کاسبی خۆت بکە باشترە، چونکە بەڕاستی شەعر پیشەی تو نییە. ئەی من شعرەکانم چی لێ بکەم؟ کوڕم ئەوە پێتەڵێم ئاخر شعر نییە، بە دوو ئیش و شتی خۆت بکەی باشترە، ئەوە پیشەی تو نییە. بیخۆ کوڕم. ناخۆم. بیخۆ باش ڕووبەکەت بدەمێت چابیەوە. ناخۆم دایە دڵم هیچ نابە. هەی هاووە دومرە خۆ باشە؟ نانا دەی ناخۆم. کوڕم. سلام علیکم. عەلەیکوم ئەسەلام. چیتە؟ هیچم نییە ژنەک. ئەمانەت بینیوە؟ خاتو نازەنین منی لەو خەوە بە خەبەر هێنا. خەوی چی؟ من شاعر نیم، من ناتوانم شعر بنووسم، بۆیە سوپاس یەکەم کە منی بە خەبەر هێنا. لەم ڕۆوە بڕیارەدەم بۆ خێزانەکەی خۆم بژیم، بۆ ئێوە بژیم. نامەوێت چی تر بە زۆر شعر بنووسم، خۆم بە شعرا هەڵواسم. وەرە شێرەکەم وەرە بە قوربانت بە ڕۆحەکەی باوکە. خۆشم دوێ باوکە.
کورە جەرگی خۆمی باشترین بڕیارت داوە. باوکە لەمەوە دووە ئیشی دەکەی بۆ من؟ ئەی ڕۆحی باوکە بەسەر چاو ژنەکە لەم ڕۆوە ئیتر سامانێکی تر ئەبینیت ئەو سامانەی جاران نەما الحەمدولله شکر بۆ خوای گەورە. کورە بە قوربانتان بم